خۆشەویستەکانی لە ڕووی تەمەوە خۆشترە، بەتامترە، باشترە، کواڵیتی بەرزترە. هەمومانیش پێویستە پەرە بدەین بە بەرهەمی خۆماڵی بۆ ئەوەی خەڵکی ئێرەی بەرهەمهێنەر بەرەو پێشەوە بڕوا، بەرەو پاشەوە نەڕوا. چونکە ئەگەر ئێمەی هاوڵاتی بەرهەمی خۆماڵی بەکاربینین، ئەوە لەو کاتە بەرهەمهێنەرەکەمان زیاتر دەبن بەرهەمهێنەری بکەن نەک بەکارهێنەر. چونکە بەکارهێنەری بەڕاستی زیانی زۆرە، چونکە هەمومان بووینە بەکارهێنەر نەک بەرهەمهێنەر. پێویستە هەموو گەنجەکان و هەموو ئافرەت و گەنجان و قوتابیان و هەموو لایەکمان هەوڵ بدەین بەرهەمی ناوخۆمان زیاد بکەین. ئەمەش چیمان کەمتر نیە لە وڵاتانی دنیا، یعنی ئەمەش ئینسانین و بتوانین بەرهەمی خۆمان زیاد بکەین بۆ وڵاتانی دیش بنێرین. لەو ڕۆژەوە پێویستیمان بە پشتگیری حکوومەتە. بۆ بەکارهێنانی مەوادی ناوخۆ زۆر شتێکی چاکە. ئەگەر خەڵکی خۆمان وشار بکرێتەوە بەڕاستی کە تۆ بەکارهێنانی شتومەکی بیانی واتە تۆ خزمەتی خەڵکی بێگانە ئەەکەی و بەرهەمی ناوخۆ یعنی ئەبێ کاری پێ بدرێت. بەڕاستی بازرگانەکانیش ئەبێ مەوادی ناوخۆ زۆر بەکاربێن، هەر چاویان لە قازانج و شت نەبێ بۆ ئەوەی مەوادی بیانی داخلی کورسان نەکرێ و خەڵکی خۆشمان زۆر پێویستە بەرهەمی ناوخۆ بەکاربێنن. سپاس.